ژیانی ڕۆژانەی منداڵێکە لە تراکبلایەت و شەقامەکانی شار. سەعید معروف منداڵێکی تەمەن 13 ساڵە، وێڕای ئەوەی منداڵێکی هەژارە و لە شەقام و تراکبلایەتەکان خەریکی فرۆشتنی کلێنس و ئاو بنێشتە، بەڵام خاوەندڵێکی دەوڵەمەند و چاوێکی تێرە. ئەو مێر منداڵە دوای ئەوەی لە دەنگی بەردەڕەش هەواڵی ئەو ئافرەتەی بیستکە گورچلەکانی خەریکە دەوەستن بڕیاریدا داهاتی ڕۆژانەی کلێنس فرۆشتنەکەی بۆ ئەم ئافرەتە ناخۆشە تەرخان بکات. ناوبراو هەرچەندە بەبێ گوێدانە سەرما و سۆڵەی زستان سەرقاڵی کار و کەسابەتەکەیتی، بەڵام ئەمڕۆ زیاتر لە جاران بە پەرۆشی کۆکردنەوەی کەمێک پارە بوو، داوەکو هاوکاری بیدات بەو ئافرەتەی کە پێویستی بە نەشتەرگەری چاندنی گورچلەکانیەتی. سەعید دوای داهاتی ئەمڕۆی لە ڕێگەی کەمپینێک بۆ ئەم ئافرەتە تەرخان کرد. بۆ دەنگی بەردەڕەش گوتی من بێدایکم، نەمویست بەهۆی نەداری و هەژاری منداڵەکانی ئەو ئافرەتە نەخۆشە بێدایک بمێنن. بۆیە وەکو خێرێک داهاتی ئەمڕۆم لە ڕێگەی کەمپینێک کە لەلایەن چەند گەنجێک ڕێکخرا بوو بەم ئافرەتە نەخۆشەمدا. ئەوڕۆ دیمەنێکمان بینی کە تۆ پارە ئەخەیتە ناو خەزانەیەکی خوازی، ئەوە شتێک وای لە تۆ کرد کە تۆ وا بکەیت؟ بەخودی ئەوە ئەمنی سەبێدا حەزم نەدەکرێت لەبەرێ ئەوە خێر. تۆ داهاتەکەت چەندە؟ ڕۆژانە چەند کار دەکەیت؟ چەند داهاتی تۆیە؟ لە کۆنەوەوە وا گوتراوە دەوڵەمەندی بەگیرفان نییە بەڵکو بەدڵە. ئەم مێر منداڵە هەژارە یەکێک بوو لەو کەسانەی کە ئەم وتەیەی دووپات کردەوە. سەعید معروف هاوشێوەی سەرجەم منداڵەکانی کە کار لە شەقامەکان دەکەن و پێچەوانەی هەموو شۆفێران چاوەڕێی گلۆپە سوورەکانی تراکبلایەتەکانە هەڵبگرسێن تاوەکو کلێنسەکانی بفرۆشێت و داهاتەکەی کۆ بکاتەوە. لە دەنگی بەردەڕەشەوە هارون گەردی، بەردەڕەش.